ئەی کچینە وەرنە مەکتەب، ئێوە تەسچینی دڵن، زنەتی باغ و تەرەقین، ڕەونەقی دەستەی گوڵن. تازە ئێمە تێگەیشتووین دایکی چاچی خوێندەوار، نەسلی وا دێنێتە مەیدان، قەومەکەی پێ بێتە کار. ژن شەریکی ژینی پیاوە، نەک خەریکی بەردوودار، تەربیەی مێشکی مناڵی بۆ وەتەن بێ و جانسار. خۆزگە من ببمە درەختێک بۆ قوتابخانەی کچان، ئەو کچانەی وا دەخوێنن ببمە سێبەر بۆ ئەوان. هەر کچانی خوێندەوارە میللەتی پێ سەرکەوێ، تەربیەی منداڵ هیوایە پێشڕەویمان بەرکەوێ. ڕۆژهەڵاتیش ڕۆژی هەڵدێ، خوێندنی کچ هاتە ناو، جا لە تاریکە شەوی کورد خوێندنیش تیشتی هەتاو. دەرزیت ساڵ هەڵناکەنێ، فەنە وەتەن ئاوا ئەکا، خوشکە گیانی دایکی موشفق نەسلی چاک داوا ئەکا.